والله ئێمە وەکو خەرکی دەشتی هەریر و باتاس مەشهورە بە برنجکردن ساڵانە ئەمە خەرکی هەریر و باتاس بژێوێکی زۆرمان لەسەر برنجکردنە دەشتی هەریر و باتاس برنجێکی زۆری لێ دەکرێت ئاومان زۆرە هەردەکەمان زۆر باشە یعنی گونجاوە لە بۆ برنجکردنی ساڵانە یعنی مەزندەی ئەوە دەکرێت ئەمە تقریبا هەموو یعنی لە باو باپیرەوە لەمان مایتەوە برنجکردنمان یعنی هەموو ساڵێکی دەکەین برنجەکەش نیمە شەش مانجیە دوو نوعی هەیە نوعەک پێ دەڵێن برنجی کوردی ناوەکەی ناوی دیکەی پێ دەڵێن سەدری هەردووکی شەش مانجی و ئەرەمان تا لە لای سێ مانجەکەش هەیە بەس بەڵام ئەمە سێ مانجەکەی ناکەن شەش مانجەکەی دەکەین بازار شامان لۆ خۆمان دەکەین و بای بازارەکەش دەکەین چکە بژێوی زیانمان ئەمە لەسەر ئەو برنجە و فەلاحەتیە مەنتیقەکە گونجاوە لە بۆ فەلاحەتی یعنی زۆر بە پیتە ساڵانە برنجێکی باشی لێ دەکرێت تقریبا ئەمە هەموو ساڵێ 89 تەنەکەی سپیمان دێ دوازە سێزە دۆڵم زیاتر دەکرێت قازانێکی گەلێک باشیە لۆ فەلاحە بژێوی ژیانمان لەسەر ئەو برنجەیە یان لەگە ناتوانین برنجی بنەکەین ئێستا ئەمە ئەو برنجەی ئەدروین ئەو برنجە برنجی شەشمانجی پێدرێن برنجی کوردی خۆماڵی لە باتاسێ ئەو هەردا هەردی خۆمانە ئاوەکەش ئاوی خۆمانە ئاوی سەر و چاوەی کانیە لە بە کانیە برنج لە بە ئەچینین لە پازدەی چار هەردوو خۆشە کەینە چێرین بە تراکتۆر دوایەکە گۆلەیەکەی ئێستاوە دووریتمانە دوورین خەریکی دووری کە دەڕاستە دێ لە دەڕاستە ئەەکەین نزیکەی هەفتەیەک 5 ڕۆژە دەینە ڕۆژ وشکە بێ کە وشک بوو هەرچەندی وشک بێ بۆ ئاش باشە چونکی ئەو کاتێ لە ئاشەکەی ورد نابێ ناشێ ئەو کاتێ لە ئاشت کرد دەینەوە جارێک تر دووبارە لە ئاشی سپیکردنەکەی برنجەکی باشە و زۆر مەرغوبشە و لەوانەی بازار باشترە ئێستا بەخوای برادرم هەیە لە تورکیا تەلەفۆنی کردیا گوتی ئەو کاتەی برنج گەیشت 6 هەفتەنەکەم لە وەرگرم برنجی کوردی خۆم دێمای بەمەوە تورکیا مەرغوبە وەکو برنجەکانی بازار نییە بەنسبەت ئەوە برنجی کوردەواریە لێرانێ هاتەنانە وەختێ درونەیە چار ڕۆژاوانێ بە درونەی وادێن دوای دوسێ ڕۆژا لێ دەگەن هەروانێ لە هەر مینتۆ هیچ کەبیلەوەی دوای لێرانێ خڕەکەینەوە باشەوەی سێ ڕۆژە چار ڕۆژاوە باشە دوای دنجی دەڕاستێ لە دەڕاستەکەی دەدەین دوای ئەوەی دوسێ ڕۆژ کە هەرا دەکەین وانێ لە هەردێ پاشەوەی دەبینە ئاشە